کەمپی غەزالیە گۆشەیەک لە نیشتەجێبوونی بەشێک لە ئاوارەکانی پارێزگای ئەنبار. ئەو کەمپە زیاتر ئەو خێزانانەی تێدا نیشتەجێکراون کە پێش ئاوارەبوونیان ئەندامانی خێزانەکانیان لەدەستداوە. سەبریا و ژنەیە کە سێ لە ئەندامانی خێزانەکەی بەهۆی شەڕەکانی ئەنبار کوژراون. ئەو باس لە چۆنیەتی ڕفاندن و کوشتنیان دەکات. ابني بال5 كيلو يشتغل. کوڕەکەم لە 5 کیلۆ کاری دەکرد، ڕفاندیان و دوای 3 ڕۆژ کوشتیان. هاوسەرەکەم وتی ئێمە تەنیا کرێکارین و بێتاوانین. دوای ڕووداوی کوڕەکەم ڕۆیشتین بۆ گەرما. لەوێش کاژێر دوی شەو هاتنە سەرمان و هاوسەرەکەشیان کوشتم. کوڕە گەورەکەشم لە حەبانیە کوژرا. والآخر ذاك الكبير انقتل بحبانية. ئەسما یەکێکی دیکەیە لەو خێزانانەی کە هاوژینەکەی کوژراوە. خاوەنی 4 کچە کە 4ەمیان باوکی خۆی نەبینیوە. ئەو خەمەی کە زیاتر دایگرتووە ئایندەی 4 کچەکەیەتی. وەک ئەسما باسی دەکات وێڕای کوژرانی، بەڵام منداڵەکانی هێشتا چاوەڕوانی باوکیانن بگەڕێتەوە لایەن. هاوسەرەکەم لە ماڵی باوکم بوو لە پرۆسەیەکی شەڕی سەربازیدا هاوەنێک کەوت لە ماڵەکەمان و کێشای بەسەری هاوسەرەکەمە. ئیتر هاوسەرەکەم بەو هۆیەوە هەمان ڕۆژیانی لەدەستا کە دەکاتە ڕۆژی 3/4. ئێستاش داواکارم موچەیەکم بۆ ببرترێتەوە کەوا یاریدە دەربێت بۆ کچەکانم تاوەکو پێی بژین. يعني معين إلهن شوية يعني يساعد بناتي يعني عيشهن بفد شي يعني إلهن. زەمن کە تەنها نزیکەی 2 بەهاری لەگەڵ هاوژینەکەی بەسەر برد. تاوانی کوشتنەکەی بۆ بەرگریکردن لە سەروەری خاکی عێراق دەگەڕێنێتەوە و دەڵێت دەریای هیواکانی ئایندەمان زۆر بوون، بەڵام بکوژەکان هەموو هیواکانی ژیانیان کوشتین. ئجا ئەختارەحم بسیارە بکوژەکان هاتن بۆ ئۆتۆمبیل هاوسەرەکەمیان برد. دواتر پەیوەندیم پێوە کرد، مۆبایلەکەی داخرابوو. لە دەوروبەری کاژێر هەش بۆ 9 هەمان شەو بکوژەکان تەلەفۆنیان کرد و وتیان ئێمە هاوسەرەکەتمان کوشتووە و لە ڕێگەی مووسڵ سوتاندومانە. قەتلا و حەرگا. کەمپی غەزالیەی ئاوارەکانی ئەنبار لەسەر ئەرکی یەکێک لە هۆزەکانی ئەنبار بە بڕی نزیکەی 2 میلیۆن دۆلار دروست کراوە و نزیکەی 500 خێزانی تێدا نیشتەجێ کراون لە ئاستی ئەو کەمپانیی کە لەلایەن حکوومەتی عێراقیەوە ڕێک خراون بە باشترین کەمپ هەژمار دەکرێت لە ڕووی خزمەتگوزاریەوە. سەرباری ئەو چەرمەسەریانەی کە بەسەر ئاوارەکانی ئەنبار داهاتووە، وەک خۆیان دەڵێن خەمێک کە ئێستا ئەوانی داگرتە بێت ئایندەی نەوەکانیانە. ئەوان دەڵێن ئەگەر چی خۆمان ئاوارەکراوین، بەڵام لە خەمی ئایندەی نەوەکانمانین بۆ ئەوەی ئەوانیش ئایندەیان بە فیڕۆ نەچێ. ئاوارەکان هیواش دەخوازن ڕۆژێک بێت و بگەڕێنەوە سەر زێدی خۆیان و وەک ڕابردوو ژیانی ئاسایی خۆیان بەڕێکەن. بەهمەن حەسەن ڕوودا و کەمپی ئاوارەکانی ئەنبار باغدا.